نامی ماڵاوایی یوری گاگارین بۆ هاوسەرەکەی پێش گەشتەکەی بۆ بۆشایی ئاسمان. یوری گاگارین یەکەم کەشتیوانی ئاسمانی بوو کە لە ساڵی 1961دا گەشتی کرد بۆ بۆشایی ئاسمان. ئەمەش دەقی نامەکەی یوری گاگارینە بۆ هاوسەرەکەی. دەمەوێت ئێوەش لەگەڵمدا بن و بەشدار بن لەو ئاهەنگ و خۆشیەمدا کاتێک کە لە ژنەیەکی حکومی بڕیاریان داوە من بنێرن بۆ بۆشایی ئاسمان و یەکەم کەس بم کە بڕۆم بۆ بۆشایی ئاسمان. لەو خەونە زیاتر چی هەیە کە ئاواتی بۆ بخوازم، چونکە ئەوە مێژووە و ئەوە سەدەیەکی نوێیە. من تەواو دڵنیام لەوەی کە تەکنۆلۆژیەکان بێهیوام ناکەن، بەڵام هەموو شتێک لەوانەیە ڕوو بدات، تەنانەت نەک ئاسمان بەڵکو لەسەر زەویش. بەڵام من بڕوا بەوە ناکەم و گەر هەر کاتێکیش هەستم بە شتێک کرد و شتێک لەو جۆرە ڕوویدا، تکایە ڤاڵانتینا دڵگیر مەبە و ئاگاداری پەروەردەکردنی کچەکەمان بە بەوەی کە لەلایەنەکانی ژیانی کۆمەڵایەتی بێبەش نەبێت. هیواداریشم هیچ کات ئەم نامەیە نەخوێنیتەوە، چونکە من بڕوا ناکەم کە شتێکم لێبێت و هیواشم وایە لە دوای چەند ڕۆژێکی تر لەگەڵ یەک ببین و تۆش دڵخۆش بیت. بۆیە تکایە ڤاڵانتینا، دایک و باوکی منت بیر نەچێت، یارمەتیان بدەیت و ئەگەر توانی سڵاوی منیان بۆ بنێرە، بەڵکو لێم خۆش بن لەوەی کە پێم نەوتون دەربارەی چارە نووسم. من دەمەوێت ژیانم بۆ ئەم گەشتە تەرخان بکەم و پێشکەشی کۆمەڵگەی شیوعی نوێی بکەم کە چاوەڕوانمە لەگەڵ نیشتیمانی گەورە و ئاڵاکەشماندا. ماڵ ئاوا خۆشەویستەکەم، ماچت دەکەم و باوەشت یاد دەکەم. سڵاوی خۆمت پێدەگەێن. ئەوەی جێی سەرنجە هاوسەرەکەی یوری گاگارین ئەم نامەی نەخوێندبووە تاوەکو دوای مردنی لە 27 ئازاری ساڵی 1968دا.